جێی خۆیەتی لە ناخی دڵمانەوە سوپاسی ڕێکخراوی دەستپێشخەری و پشتیوانی و هاوکاری پزیشکی نەرویجی هەردوو بەڕێز میستەر جێر و میستەر ئەندرۆ و دکتۆر لەزگین بکەین کە ئەمڕۆ سەردانی دیوانی پارێزگان کرد. ئەم ڕێکخراوەکە لە ساڵی 2014 لە کوردستان ئیشەکە و لە 2015ەوە کارەکانی چڵ کردوتەوە لە پارێزگای هەڵەبجە واتە لە پارێزگاکەماندا. Good morning and thank you for being here. We are very happy. بەیانیتان باش ئێمە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەم شارە جوانەی هەڵەبجەین. ئێمە ڕێکخراوێکی نەرویجین کە لە ساڵی 2007ەوە ئێمە بەردەوام لە کوردستان کار دەکەین. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ گەیاندنی کۆمەک و هاوکاری. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی شاری هەڵەبجەی خۆشەویست بین بۆ ئەوی کەم و کوڕی و هەرچ پێداویستیە کە پێویستیان و لە توانای ئێمە و ڕێکخراوی مەینی نەرویجی هەمان بێت. ئێمە ئینشەڵا تەقسیری ناکەین و بەردەوام دەبین و لە داهاتوودا وەکو بڵێ هاوکاری زیاتر دەگەین ئەم شارە.